لە تەقانەوەی ئامرازە ئیغرای جنسی فریودانی جنسی هاندانی جنسی سیر کە تەنانە ڕێکلام بۆ خواردنێک دەکەن ئیغرای جنسی تێدایاننا بۆ چای دەکەن ئیغرای تێدایاننا کچێکی جوان دێنن بە شکل و شێوەی تەنانەت فۆکسی کامێراکە ئەخەنە سەر ئەو شوێنانەی کە زۆر حساسن لە جسمی ئافرەت باوەڕ پێ بکەن بینیتان ئافرەتێکی پیر و بە ساڵات چوو بەکاربێنن بۆ بەکاری نایەنن چونکە سەرنجێکی بابەتێکی جنسی تر بەڵێ کەس حەزی لێ ناکەوە نیە کەواتوان لەلایەنە ئینسانیەکە هەم لە ڕووی مادیەوە پیرەژنەکە ئیسفادێ بکە هەم لە ڕووی ئینسانێکە ڕێزێکە با بڵێن لە بابەتێک ڕۆڵێکی پێ بدە بەس نا دائیمەن دێن ئافرەتی گەنج و جوان و سەرنج ڕاکێش یعنی هەتا ڕێکلام چییە؟ ئیغرای جنسی تێدایە تەنان تۆ بۆ ئەو ئامرازانی کە بەکاری دێنێ لە چکە ئامرازێک هەیەکەوە ڕێکلامێکی جنسی دێتە بەرچاو جاریوێ هەندی بەرنامە هەیە بەرنامەی زۆر سادێت و ئیشیش سادە پێ دەکەیت بەڵام ڕاستەوخۆ ڕێکلامێکی جنسی دێتە بەرچاوت هەموو بەدەچێ بازار دەچێ خوێندن تێکەڵاوی هەموو شتێک یعنی ئیغرای جنسی هاندانە ئینسان وا لێ دەکە کەەوە بەر ئاقاری جنسی بێ فهل هناك علاقة بين انتشار الشهوات المحرمة وبين قابلية التأثر بالشبهات آية بيوندي هي لنوان بلابونوي حز جنسي حرام كانوا قابليتي كوتنا جير كاريجري شبهات لكمان هي شونية الإشكال في طبيعة الشهوات المعاصرة أنها متشعبة ومتسلسلة إشكال شوية لسروشتي أو شهوات حراماني يستا أو يكوا يك بابتني وكوتاي بيبتن هموي لقوبوبي هي زنجيرية شون ويدعو أولها إلى آخرها يكم يان سنج الرأيك يا شاب بو دوميان بو كوتايك إدمان خزور نوعي هي عندي كس مدمنة بحلقات بوش كحلقية كم سنج الرأيك يا شاب دي هذا النتيجة كيف زاني نتيجة عشق أبين وتاداخ فلان في صار 3 ساڵ 4 ساڵان بۆیان ڕابردووە وڵا گوێم لێ بوو دەڵێن 4 ساڵە 3 ساڵ نازەم ئەڵقەی و تورکی وایە دوو ژن و پیا و خیانە لە یەکترەکە خەریکی بازاری عشق و ئەمینداری نازام چی 4 ساڵە تۆ بە دیار ئەو بابەتەی و چی ڕۆکی دانیش داخوا نەتیجەکە شتێکی زۆر حاشە قۆڕ و بێمعنە دەرەچێت لەو 4 ساڵە ئەو ئینسانە دەکەوێتە کۆمەڵی کاریگەری گەورە جا لە با بڵێن ئەوە لە ئەفلامەوە تاکە وەڵڵاهی لە خوێندنەوەش بڕۆ لە قسەکردنە تەنانەت لە ئەخبار برادری وا پێیا بوو ئەخبارت بۆ دەخوێنێتەوە هەر خەریکە دەڵێ فیلمی ئیباحید لۆ تەرحەکات کارەبا کوژای تۆ لە زام چقە و مایە ژیانیان لێ تێک چووە برادریەوە ئەخباری وای دەوە باوەڕم پێ یعنی هەتاوە ئەخبار چۆن دەبێت کاکە چۆن ینی لە قتاتی جنسی بخێ ناو بابەتەکە یعنی قسەی جنسی بخێ ناو بابەتەکە دەکرێت هەموو اهتیمامی گەنج هەموو سۆز و هەستەکانی گەنج فکرکردنەوەکەی گەنج بەرەو ئاقاری چ دەبا جنس شەهواتی محەڕەمە ئەو وای لێ دەکرێت هەندێکیان ئەوانەی کە کەوتنە ژێر کاریگەری بابەتی شەهوات چیان لێ دەیە تەکالیفی شەرعی بەلای زۆر قورسە بێت وەڵڵاهی نوێژکردن بۆی قورسە بۆ ئافرەتی با بڵێم ئەوەی بە دوای ئەو بازارە بگەڕێ حیجاب هەر مەحاڵە چۆن دەکرێت ئەخر بە دوای ئەو ئارەزوام گەر حیجابیش بکاتن چۆن دەکرێت گەنجێک لەناو ئەو هەم بازارە بێ بتوانێت کە وەکو دەڵێ نەزەر نەکاتن یان گوناه نەکاتن اینجا بە دوای چ دەگەڕێت کەسێک کە کەوتە ناو شوبهاتان ئەو جار بە دوای پاساو ئەگەڕێ بۆی لانی کەم حەڵالیان کە ئەگەر بۆی حەڵال بکرێن ئەگەر بۆی حەڵال نەکران ئەو شەهواتانە ئەو جارە هەوڵەدا بە هیچ نەبێ هەر ئینکاری شتەکە بکاتن ئینکاری چ دەکات ئەڵێ عەزابی قەبر نییە کاکە هەر جەهەنەمیشە درۆیە حاشا ویان گوتیانە ئەگەر جەهەنەم نەبێ و عەزابی قەبر نەبێ و وەڵا دەبێ هەمومان قۆڵی لە هەڵماڵین و حاشا مل بدەینە بێدینی وانە کە ئینسان لەبەر چی نەفسی خۆت دەگریەوە لە گوناه و تاوان و لاساری کە خوا حەرامی کردێ لەبەرەوەی کە بێگومان خوا لێمان تۆ ڕابێ و سزامانەدا لەسەر گوناهەکان ئەجینا هەمومان وەکو مرۆڤ ئەو حەزانە لە کیان و ئەوەی مەهەیە کەواتە بۆچی ها ئەوانەی کە بە دوای شوبهات ئەگەڕێن ئەکەونە ژێر کاریگەری بەشێکیان ئەوانە لە دەرەنجامی کەوتنە دوای شەهەوات بە دوای شوبهات ئاگەڕێت بۆ لەبەرەوەی ڕێگرێکی زۆر گەورەی لە بەردەمیان هەیە چی ئەزانی چییە؟ بەڵێ نا شتێک کەوا ڕێگرە دائیمەن
بۆتە کۆسب لە بەردەمیان بۆ ئەوی بە ئیسراحەت چێژ وەرنەگرن لەو گوناه و حرامانە چ شتێکە تەئنیب الضەمیر وجدانی خۆیان ئەزیەتی دەدە سیر کە تۆ گوناحت نەکردو نەزەرت نەکردووە ئەو ڕۆبڕۆ نەزەر بکە باوەڕم پێ بکە دەچیەوە دڵت توندە اینجا بۆ ئەوەی دڵت تون نەبێ ئەو وازە ئەدینەکەی تەقوایەکەی وا لێ دەگەوە نیە شوبها هەیە کەوە دوای وا لێ دەکە کەوا گوناح نییە لۆ چ خۆی ئەزیەت دەم وجدان تەماشەکەی خۆت ئازاد دەکەی لەو بابەتە بەڵێ ئەو کە ئەو شوبها بوو بە دوایدا دەگەڕێ و قبوڵی دەکا کەوتە ژێر کاریگەری وای لێ دێ کە ئەسڵەن وجدانی هەر ئەزیەتی نادە هەر زاندێ ئەوانی سیر کرد ئەوانی کە یەکەم جا گوناه دەکەن زۆر ینی ئەزیەتی پێ دەبینن من نمونەیەکی باسم کرد باسییان کرد لە ناسراوێکمان خزمێکمان کچەکەی بۆ یەکەم جا بچوو بە هۆڵی حەفەلاتی بوو گواستنە شتانە کە لەوێ ڕەشبەڵە کوشت کرابوو ئێوارە گوتان گەڕایەوە دەستی بە گریانە کرد بۆ هەر خەریب بوو بڵێن شوێن دەبێت ئەوە جاری یەکەم تەئنیبی ضەمیرێ بوو وەڵا لەو ماوە بیستم گوتان وڵای هەر پێ دەکەنی بۆ مەوزان سیرکە سەرەتا ئەوەندە تەخوا و ئیمانی هەبوو کە وجدانی ئەزیەتی دەدا زۆر پێ نامڕتاح بوو کە ئەو گوناحی کردووە بەڵام دوایە کە ئەگەر نەگەڕێەوە ئیوایە ئەگەڕێتەوە ئیوایە ئەوە دەبێتە تەجروبە و ئەزمونە هەلە سەرەتاوە دەڵێن ناڕۆم زیاد ناڕۆم بەڵام هیوایە بە دوای پاساوە گەڕێ دەی کوڕە کچی مەلاش وا دەکا کوڕی فلانیش وەی کردو کوڕە حاجی فلانیش لێ بوو ماڵێ هێواش دەی هەتا ئاخری هەر حەڵاڵیە کات و هەر گوێش پێدا بەڵێ ها سیرکە کەواتە شەهەوات وات لێ دەکا بە دوای شوبهات بگەڕێ پەیوەندی زۆر پتەویان لە نێواندا هەیە هەر ئێستا هەڵی دەوە لا پەڕەکە ڕاست وەفەرمی وهناك وجه آخر وكرامات بلى ئاسایی خۆی کەرامات حەسر نەکراوە بە ئیمامی عومەر زۆر ئاساییە هەر موسڵمانێک بگات بە کەرامات و هەموو موسڵمانێک ئەهلی کەرامەت ئاگادار بەڵێ کەرامەت دار بەڵێ لایەنێکی تر هەیە ئەویش ئەوەیە أن الإكثار من الذنوب خوا پەنامان بدە خوا عەفومان کە زۆر گوناهکردن وعدم التوبة منها توبة نەکردن لە گوناهان يؤدي إلى تكون الران الذي إذا تكاثر على القلب حجبه عن البصر بالحق سەرئەکێشی ئەو تەوبە لێ نەکردنەی ئەو گوناه زۆر کردن و تۆبە لێ نەکردنەی کەوا ڕان دروست بێ ڕان ئەو ڕانەی کەوا ئەگەر گوناهەکان زۆر بن تەواو ڕانەکەش زۆر بێ دەست بەسەر دڵدا دەگرێ وای لێکە کەوا حەق نابینی وەکو خوا فەرمێ کەلا بەل ڕان عەلا قولوبهم ما کانوا یەکسیبون نەخێر بەڵکو ئەوە ڕان بەسەر دڵیان هاتووە مۆر بەسەر دڵیان هاتووە دڵیان قەتماغی ڕەشی گرتووە هی تاوان بۆی ئەو هەموو گوناه و تاوانەی کە خۆیان کەس پێکەن و ئەنجامێدن هەر کاتێش حەواجب یعنی پەردەکان ڕێگرەکان زۆر بوون لەسەر دڵ بێگومان نوری ئیمان ڕووناچی ئیمان ئەکوژێتەوە یان ناتوانێت دەرکەوێت یان ناتوانێت ئینسان سوودی لێ بینێت ئێستا با چرایەکیش هەبێتن بینی کۆمەڵێ پەردەی بەسەردا بدەی ڕووناچەکە ناگاتە ژوورەکە گوناه پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم أبو هريرة فرمدكي جراوته إن العبد إذا أخطأ خطيئة نكتت في قلبه نكتة سوداء بندا أجر جناهك كرتيا جناه نكتة الرش للضلي بياد بيت لسر شاشة ضلي بياد بيت فإذا هو نزع واستغفر وتاب سقلقا أجر كابرا توبي كردو بشمان بيو دستي هالجرت أو ضلكي ساغو صافة بيتو أبينا بينين بنو منور بكر أجر نكتة ژەنگی لێ پێیا بوو خێرا چووی خاوێنت کردەوە پاک و خاوێن بوو دەسەڵات بەسەریا هەیە بەسەر ئەگەر ئەو نوکتەیەت هۆکارەکانی چارەسەر نەکرد کە بۆتەوەی با بڵێن تەڕیە بۆ نمونەیەک لەوانە تەڕیە کە دەبێتە مای ژەنگ بوونی ما بۆ نمونە کە تو چارەسەر نەکرد خاوێنت نەکردەوە هۆکارێک هەر زیاد بوو وای لێ کردەوە و ژەنگەکە ئاوێنەکەی وا لێ دەکا کەڵکی نایڕێ دڵی ئینسانیش ئەو هەیە لە سەرەتا کە گوناه دەکەی یەک خاڵی ڕەشە دروستە بێ ئەگەر زوو عیلاج نەکەی تەوبە نەکەی و پشێمان نەبێەوە گوناهەکان زیاتر بکەی ڕەحموکە الله ئەو نوکتە ڕەشە دەی زیاد دەبێت تا تەواوی دڵدا دەپۆشیت کە دایپۆشی ئەو نور و
نوری ئیمانی کە لە ناخت هەیە لە ناو دڵت هەیە ناتوانێت ئاعزاکان کەڵکی لێبێنن. لهم قلوب لا يفقهون بها ولهم آذان لا يسمعون بها ولهم أعين لا يبصرون بها. عندما كان هن بەڵام عاطلا پەککەوتونە ناتوان کات. چەند مسلمانت هەیە چاوی هەیە دڵی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام دڵەکەی مردووە بە زیندوی دڵی مردووە چاوەکاری ئیش ناکەن زاڵم و مەزلومی لێک ناکات حەق و ناحەق و گوناح و ئەوەی هیچ لێک ناکات هەمووی بەلای یەکسان تەواو وەکو دڵی لە حەق ماڵ وێران بووە. ئەم عەلا قولوب ئەقفالها دڵی قفڵی لێ دراوە ئەو ڕانە ئەو قفڵە بەڵام ئەو ڕانە چیە ئەو ڕەشایەتیە کە ڕەشایەتی گوناهە پەردەی ئەبێتە پەردە بەسەر دڵمان قەتماغێک بەسەر دڵمان وا لێکەکەوە ئینسان تووشە و حاڵەتان ناکات. خوا بمان پارێزی خۆی پێغەمبەر فەرمی سەلامی خوا لەسەر وئین عادە زیدە فیها ئەگە بگەڕایەوە لە گوناهەکە ئێوە زێدە دەبێ حتا تەعلوە قەلب تا بەسەر دڵیا زاڵە بێ و سەرەکەوێت. وهو الران الذي ذكره الله في القرآن كلا بل ران على قلوب ما كانوا يكسبون. برزان وهذه المعاني الغيبية وأمثالها مما ورد في الشرع يجب أن لا نغفل عنه. أو معنى غيبيانا هاوشي وكاني كلا شريعتها هاتون بيويس إماليان بأغانا بين لشدا في تحليل أي مشكلة متعلقة بالبعد عن الدين لێکدانەوە و شیکارکردنی هەر گرفتێک کە پەیوەندی بە دوورکەوتنەوە لە دین هەیە ناکرێ ئێمە وازعە دینەکە حساب لەو نەکەین گوناح و تاوان و ئەو ڕانێکە هەیە باسی نەکەین. ئەخر ئەوەیە وای لە ئینسانی کردووە ماڵی وێران کرد لێرە بابەتەکە دەست پێ دەکات. پێنجەم و کۆتایی لە هۆکارەکان التقدم المادي للعالم الغربي وتأثير الثقافة الغربية. دەبینین جیهانی غەربی ڕۆژ ئاوایی لە ڕووی مادیە و پێشکەوتنی زۆری بەخۆ بینیوە و جیهانی ئیسلامیش مسلمانانیش کەوتونەتە ژێر کاریگەری سەقافە و ڕۆشنبیری حەزارەی غەربی. نووسەرێکی ئەڵمانی هەیە کە ئافرەتێکی بەنێوبانگە زبریج هونکە خاوەنی کتاب شەمس الله تشرق على الغرب کە لە ساڵی 60 میلادی دەرچووە یان کتابێکی تریشێ الله ليس كذلك. لەو کتابە دیفاع لە ئیسلام و مسلمانان و حەزاری ئیسلامی مێژووی مسلمانان ئەکا بەڵام ڕاستەوخۆنا بە پێچەوانەوە قسەکانی دیفاع لە ئیسلام و مسلمانان نەکرد. بەڕاستی مووقیفێکی گرنگی دێدا بە تایبەتی کە باس لە مووقیفی ناوی چییە هاوشێوەی مسلمانان ئەکە کە ئەوان لە سەردەمەکانی کۆن لە واقعێک دەژیان کە ئێستا مسلمانان لە ئێستادا کەوتونەتە ئەو واقعی ئەو دەمێ یعنی وەک بڵێ وتلکە الأیام نداولها بین الناس ئەو سەردەمی حەزارەی ئیسلامی ئەوەندە پێشکەوتو بوو ئەوان لە ژێر کاریگەری حەزاری ئیسلام بوون. ئێستا حەزاری ئیسلامی کە دواکەوتووە حەزاری غەربی لە پێشە مسلمانان وەکو ئەوانیان لێ هاتوو. با پێکەوە هەندێک لە قسەکانی بخوێنەوە ئەڵێ إن كثيرين من أبناء الدين يقرؤون أساطير العرب ويتدارسون كتابات المسلمين من الفلاسفة وعلماء الدين. سورك لرولا كاني آيني من نسرك واله تشروكو بسرهاتو أساطير عرب أخوين نوا ودراسة كتاب مسلمانان أكن لفيلسوف زانياني آيني ليس ليدحضوها البوئينا كبتشن بوصليب كانوا بوچوني وانو رخني لي بقرنا وإنما ليتقنوا اللغة العربية تنها بوئي بجواني فيري زماني عربي ويحسن التوصل بها حسب التعبير القويم والذوق السليم بجواني بي بقن وزارشي جواني بي بكن ببي أو حزك هانا. وأين نقع اليوم على النصراني من غير المتخصصين الذي يقرأ التفاسير اللاتينية للإنجيل قلي أكا أو الرؤية ما نصراني كمان بسرهاتو جقل لواني كوا متخصصا أبيني لهم سردم لهم آين وهم ملة حزارته خلق كي متخصص يسابلين وقبلين جقل لما مساني آيني شيء قرآني بزاني بخينته أو شو قالت جقل أواني كمتخصص لبواري خوندني آيني أوانا شيء هي تفاسير وتفسير كاني لاتيني إنجيلي بزانا بخينته بل من ذا يدرس منهم أو يدرس منهم حتى الأناجيل الأربعة شيء كدراسي شوار إنجيل كبكاتم يان هي جاني بيغمبران وبيامي بيغمبران رسائل بيغمبران قلي أو لواءك أو أفراد وانوان لهاتوا رولكاني قاورو فلا مسيحي
دیراسی دینی خوان نەماوە شارەزایان سوار بە دینی خوان نەماوە لەبەر کەوتنە شوێن حەزارەی ئیسلامی وا حەسرەتا خەفەت و دڵتەنجی خۆی دەلەبڕێ إن الشبان النصارى جميعهم اليوم تێکڕای گەنجانی گاور و فەلە ئەوڕۆ الذين لمعوا وبذوا أقرانهم بمواهبهم لا يعرفون سوى لغة العرب والأدب العربي ئەوانەی کە توانە و مەوهیبە و ئەوەیەکیان هەیە جگەل لە زمانی عربی و ئەدەبی عربی هیچی تر نازانن سیرکە ئەو گلەی بەڵێ هێستا بالضبط وش خۆمان إنهم يتعمقون دراسة المراجع العربية باذلين في قراءته ودراسته كلما وسعهم من طاقة هرچی توانایەکیان هەبێت لە چی سەرفێکان ئەو پەڕی توانایەکان لەسەر چاوە عربیەکان لە ئەدەبی عرب خوێندنەوە و دیراسەکردنی زمانی عربی منفقين المبالغ الطائلة في اقتناء كتب العرب مبلغی گەورە لە پارە و پول و سامانی خوان سەرفەکەن لە پێنا و دەستخستنی کتێب و سەرچاوە عربیەکانە بە پارەی زۆر ئەچن بە گران کتێبەکان نەکڕن دوایە ئەڵێ ويضيعون جهرا في كل مكان بەدەنگێکی بەرز لە هەموو شوێنێکە هاوار ئەکەن أن ذلك الأدب العربي جدير بالإكبار والإعجاب يرحمك الله أو أدبي عربي وزماني عربي وحزاري عربية شایسته ئەوێ بە گەورەی مەزنی تەماشا بکرێ و باز بکرێ و ئینسان پێی سەرسام بێ جگەی سەرسام بوونە جا ئەڵێ ئەگەر کەسێک هەوڵ بدە ئیقناعیان بکە کەوا لە نێو کتێبی نەساڕاش شتی چاک هەیە کتێبی مهممان هەیە عەرەب شتی نییە دەڵێ بەو پەڕی سوکایەتیەوە باسییانەکەن ویان وەڵامت ئەدەنەوە ذاکرین أن تلك الكتب لا تعظى باهتمامها باسی ئەوە کەن کەو کتێبانە ئەسڵەن جێبایەخی ئەوان نین هیچ سوودێکیان نییە وا مصیبەتا دیسان إن النصارى قد نسوا حتى لغتهم الأم حتى زمانی دایکی خۆیان لەبیر کردو نەسارەکان وەختی خۆی لەبەر زمانی قورئان زمانی عربی زمانی دایکی خۆیان کە لە زمان لاتینە لەبیریان کردووە سەردەمی حەزاری ئیسلامی کە سەردەمی ئەومەوی و عەباسەکان و ئەو کاتکە سەردەمی زێڕین بووە لە حەزاری ئیسلامی بەس باسی نەکردێ بالضبط هەڵبەت ئەو کات ساڵەکەی نەگوت لێرە نازانم ئاگوتی شێستەکان ڕاستەکەی ساڵی 6 دەچوو بەڵام ئەکرێ و پێشی شێستەکان ئەو قسەکە بچکە شێستەکان واقعی وان پێم وایە بەو شێوازەش نەبووە باشێت زۆر زووە ئەوچی گوتم بۆ سەردەمی ئومەوی عەباسی و ئەوانە بەڵام حتا دواتریش نازانم وەڵاهی تا جوانە ئاخر حەزاری ئیسلامی لە ئەندەلوس ساڵی چەند بوو جوانە کتێبێکی ڕەنگە بەشێکی جارتان خوێنیتانەوە ئەبوو ئەعلای مەودودی والله أعلم ماذا خسر العالم بانحطاط المسلمين کتێبێکی زۆر نازارە وڵای ئەوی نەخوێنیت بیخوێنەوە تەرجمەش کراوە وازام بالضبط ئەگەر بکری ئەوی بخوێنێت جا دەزانن جیهان چی بە داڕوخانی مسلمانان جیهان چه زیانێکی پێکەوت ماذا خسر العالم بانحطاط المسلمين ڕاستی کتێبێکی بەڕاستی نایابە دەزانی حەزاری ئیسلامی حەزارێکی گەورە بووە ڕۆژئاوا هیچی نەبوو لەچەوە ئەوان چۆن ئێستا تەڵەبە دەنێرینە غەرب ئەوان تەڵەبیان دەناردە شەرق بۆ لای هیشامی دووەم و سێم و نازانم چی و نامەیان هەیە ئەو مەوجودە ئەو شتانە دوای ئەڵێ تاوەی لێ هاتووە لە هەزاری یەک کەس ئەتوانێکەوە یەک نامەیەشی بەسیط بە زمانی لاتینی ساغ بنووسی دروست بنووسی لە هەزار گەنجیان گەنجێکیان کەسێکیان نەساڕیەک ئەتوانێ بە زمانی بەڵام دەڵێ بە هەزارانمان زۆربەی هەرە زۆریان بە جوانی زمانی عەرەبی دەزانن نەکەرەوە ئەتوان پێ بنووسن بخوێنەوەوانە تەنها توانێت هەیە شعری پێدادەنێ شعر بە زمانی عەرەبی نووسیوە دەڵێ تەنانەت خەریکە لە خودی عەرەب پێشکەونەوە هەندیانی ئەوەندە باشتر دەزانن لە عەرەبەکان باشتر زمان بەڵێ لێخۆوانیش بەسمان زۆر بەش ئەوانی مسلمان هیچ ئێستا بوخاری و مسلیم و فلان فیسار خۆ هەمووی لەو لە هاتووە لە بوخارا و لەوانە هاتوونە و پیا و گەورە گەورانەی لێ دەرچوو جێی نییە گەنە بەگە باسی عەرەب بکەین عەرەب زەمیان زۆر لێ دێ لەگە ڕێز دەڵێ لە پێشتر باسی ئەوم کرد لە مؤثری دووەم کە ئەفلام و ڕیوایەت وەسائلی چین تەمریر القیم الغەربیە هێنانی بەها غەربیەکانە بە ڕێگایەکی ناڕاستەوە خۆ بۆ کۆمەلگاکەم پێت ناڵی کاکە وەرە ئەتۆ وەکو کۆمەلگای خۆمان لێ
دێت تەمسیل و ئەفلام و ڕیوایات و فلان و فیساراتت بۆ دەینی ناڕاستە و خۆ ئەتۆ بەبێ ئەوەی ئەتۆ ناوی بڵێ وا بکە ئەتۆ داوای دەکەی ئەتۆ خۆت وای لێ دەکەی خۆت ئەو قێم و بەهایان دەینی نەو کۆمەڵگەی خۆمان اینجا ئەڵێتن بەڵام کاریگەری نییە هەتا کاتێک کە ئینسان لە ناوە نەڕووخابێت گرفتی ئێمە شکێ تەقەزم الحەزاری یان ئینهیزام ئەو ئینهیار داخلی ئینسان کە لە خۆی تێڕما و تێشکا خۆمان پێ بچووک و قەزەم بێ بەرامبەر حەزارەتی ئەولا بێگومان ئەوە لێرە کارە ساتەکە گەورەکە لێرەوێ بەڵام سیر کە هەر مسلمان هەیە لەو حاڵەتە ناخۆشانەشێ هەمیشە خۆی پێ حەزاری ترە پێشکەوتوترە ئەوەی خۆی پێ گرنگترە چۆک نادە بۆ حەزاری بەرامبەر ئەوە لۆ لە ناوە ورەی نەڕووخاوە بەس کە کاتێک خۆمان ورەمان ڕووخان خۆمان پێ هیچ بوو هەمیشە ئی خۆمان پێ هیچە ئەومان پێ هەموو شتە هەتا وەڵڵاهی خەڵکمانی لە زبڵدانەکانی ئەوروپا دەگەڕێ و دەسوڕێ شتی خاشاکی ئەوێ دەینی کۆ دەکات و لێ دەێنم بە شتی زۆر بە بەهاو بە نرخ بەو خەڵکی خۆمان نەفرۆشێت بەداخ کەلەوێ خەڵک لە زبڵدانەکانی فڕەداواندا هیچ بووت جوان چەند جوان یعنی ئینسان دەست بە حەزاری خۆی بگری خی گەورە لە نزیینێڕبی ئەوەیە لەسەر مەسەلەی سەعاتی دەڵێ لە بەغدا و بەغدای سە وێرانگە و کاولکاریەکە ئەزان چە حەزارەتێک لە بەغدا بۆ برام دەڵێ یەکەم جار سەعاتێکیان دروست کە بە دیارێن بۆ پاشاکانی ئەوروپای نادبوو سوید و بەنغاڵ ئەوانە دەڵێ وەڵا دەترسان لەبەریان ڕادەکردیان گۆ شێت جندی تێدایە شقەکە گەوێ گەورە بوو لی دەترسان لە سەعاتێکە مسلمانان دروستێک مسلمانان ڕۆبۆتیان دروست کرد بۆ ئاوی دەستنوێژی بە خەڵکی دەستێژ خۆ نارێ خەتاوە بکاتر والله هەندێکمان ماوە مەجارێکمان دە دووسێ قسەیان بۆ بکەین دووسێ قسە تەواوی بکەین بە ئەوەی ئەوەندەی تاوەکەین ابن خەلدون لە مقدمەکەی قاعدەیەکی زۆر بەنێوبانگی هەیە کە لە هەموو دنیا بەنێوبانگە کە تەأثیر الغالب على المغلوب ئەوەی زاڵە هەمیشە کاریگەری هەیە بەسەر ئەوەی کەوە لەژێر دەستەیە دەسەڵاتداران و باڵادەستەکان تەسیرە ئێستا حەزاری غەیبی چکە زاڵە غالیبە تۆ کە لە خوارەی حتمما ئەکەوی ژێر کاریگەری وای لێ هاتووە ئەنجا بخۆی دەڵێ مەغلوبەکان چیان لێ دێتن شانازی بە هەموو شتێکی غالیبەکەی دەکەن جان هەوڵەدا چاوی لێ بکاتەوە لە مەلبەسی جلو بەرگی لە مەرکەبی سارە و ئەو شتانەوە چەک و تفاقی لە هەموو شێوە ژیانی خۆی ئەوێ وەکوی حەزاری بگوایە لە هەموو شێوە شکلی خۆی تەنان سەرچاکردنێک کابرا گەنجێکمان دەچیتن ئەوەی پێ حەزاریە شارستانیە ئەگەر نازانم چی ئەوروپایەکی ژوای بکاتن ئەو لە چاوی دەکات زۆر ناشینی ژوێت هەر پێی جوان کابۆکەی دەڕێنی مامۆستا ئەگەرەوە بدڕێ لە فەقیریان بێتن زۆر عیبە بەس ئەگەر لە هاریان بێ وەڵاوە حەزاری و شارستانیە وصلى الله على نبينا محمد وعلى آله وسلم